ئێمە لە هەفتەی ڕابردووە پرۆژە چارەسەرێکمان بۆ شاری کەرکووک بۆ قەیرانی کێسە لە شاری کەرکووکە هێڕاگەیەنرا لە بارگای تەفگەری ئازادی تەبان بە حزوری هاوسەرۆکانی تەفگەری ئازادی. ئێمە لە ڕابردووشە پێش 16 ئۆکتۆبەر لە سەروبەندی ڕیفراندۆمە ئێمە پرۆژە چارەسەرێکمان بە هەمان شێوە بۆ قۆناغا بوو. لە دوای 16 ئۆکتۆبەر جارێکی تر پرۆژە چارەسەرێکی درمان هەبوو بۆ قۆناغا. لە ئێستاش ئێمە پرۆژە چارەسەرێکی وەهامانەیە بۆ قۆناغا کە بتوانین ئەو قەیرانانی کە لە شاری کەرکووکایە کە خەڵکی دووچارێ بوونا چی قەیرانی ئابووری ئیداریە سیاسیە کۆمەڵایەتیە ئێمە بتوانین پێکۆ لەگەڵ ئەحزابی تری سیاسی هەم کوردی هەمدانەکانی تر لەگەڵ کەسایەتی و ڕێکخراوە مەدەنیەکان پێکۆ بتوانین کە هیچ نەبێ هەنگاوێک بەرەو چارەسەری و قەیرانە لە شاری کەرکووکە بنین و بنین. ئێمە وەکو تەفگەری ئازادی لە هەوڵی ئەوەیان کە سەردانی ئەحزابی سیاسی، سەردانی ڕێکخراوی مەدەنیەکان، سەردانی کەسایەتیەکان ئەوانی کە خەمخۆر دڵسۆزی شاری کەرکووکن، ئەوانی کە بەتەنگی شاری کەرکووکۆن ئەیانەوەی کە شاری کەرکووک هەم خەڵکی شاری کەرکووک لەم قەیرانانە تێپەڕ بێ، ئەوانی کە بیر لەوەکەنەوە کە قەیرانەکانی شاری کەرکووکە بە پرۆسیەکی یاخو بە ڕێگەچارێکی دیموکراسیانە چارە بکرێ لەم قەیرانە هیچ نەمێ خەڵکی کەرکووک دەرباز بکرێ. ئێمە سەردانی هەموو ئەوواکەین وەکو ئەوی کە ڕێمە چیمان کردو بۆی کە ئەم پرۆژە چارەسەری ئێمە بگەنە ئەحزابی تر. ئێمە وەکو کۆمیتەی پەیوەندیەکانی ئێمە لە شاری کەرکووکە دانیشتوین پێکەوە کە بتوانین سەردانی ئەحزاب سیاسیەکان کەین تەنها لەسەر میکانیزمەوە ئێمە لەکوێوە دەست پێ بکەین. ئەو پرۆژە یاسایە بە هەموو ئەحزابی سیاسی شاری کەرکووکە دەین، بە لایەنی ئیداری شاری کەرکووکە دەین و دواتر بە کەسایەتی بە ڕێکخراوە مەدەنیەکانە دەین کە بتوانن هیچ نەبێ ئێمە ژێژ لەوان بگرین بزانین پرۆژەی چارەسەری ئەوان چییە بۆ ئێمە خەڵکی کەرکووک لەم قەیرانە دەرباز